سڵاوتان لەبێ هەواڵەکانم کاتژمێرەتان پێشکەشەکەین. ئەمڕۆ 36 ساڵ بەسەر کیمیابارانی هەڵەبجە لەلایەن ڕژێمی باسەوە تێپەڕێ و کیمیابارانکردنی کەوێ ڕایشێتبوونی 5,000 برینداربوونی هەزاران هاوڵاتی مەدەنی بوو بە برینێکی میشەی بە جەستەی گەل وڵاتەوە بۆ میشە بە ساڕژدەبوونی دەمێنێتەوە، بەڵام تا ئێستا دەوڵەتی تورک بە کیمیابارانکردنی بەردەوامی بۆ برینە دەدات. کەسوکاری شەیدان و پێکاتەیە کاکەیەکانی هەڵەبجە قوربانی سەرەکی دەستی ڕژێمی باسن بە چەکی قەتەقەکراوی کیمێ بۆ سەر هەڵەبجە لە لەدوانێکدا بۆ ڕۆشنویست نیگەرانن لەوەی ئەو یاد و کارە ساتانێکە سەر بە خەڵکی هەرێمی کوردستان داهاتوون لە بیرکراون بە نیشتیمانی نەکراون کە بەوتێ ئەوان وەکو پێویست بە بەرزی ڕاناگیرێ. ئەو بۆنانەی کە پەیوەندیان زیاتر بە کارەساتەکانەوە هەیە بە تاوانەکانەوە هەیە، تاوانی ئەنفال لە تاوانی کیمیابارانە و تاوانەکانی تیش کە بەداخەوە ئێستا ئەبینی کە سوکاری شەهیدانی ئەنفلەکەوان وەکو پێویست بەشداری لەو یادا ناکەن. ئەویش ڕاستی بۆ چەند خاڵێکە گەڕێتەوە یەک لەوانە کە گوێپێنەدانی حکوومەتی هەرێمی کوردستان بە کە سوکاری شەهیدان بەتایبەتی و ئەنفالکراوان و دابیندەکردنی پێداویستیەکان بۆیان و چونکە خۆ دەزانین بۆ بریندارێکی کیمیاوی پێویستیان بەردەوام بە چاودێری تەندروستی هەیە، بە پاڵپشی دارا هەیە بۆی بگەڕێنەوە ئەو شوێنانی کە عیلاج وەرەگرن. ئەمەش وای کردووە کە ئەوان ئیتر بەشداری ئەو یادانەکەن و بە یادێکی خۆیان دەزانن، بەڵام بەداخەوە خۆی ئەبواە بە هەرچۆنێک بێ کە سوکاری شەهیدان ینی جەویی وەبڕەخسەنە کە ئەوان بەشدار بوویان کە ئەوان لەو یادانەکە یادی قوربانیەکانی خۆیانە بەشدار بن. بەڵام ئەمە ئەگەڕێتەوە بۆ ئەوە یەکوتم پەیوەندی بە حکوومەتەوە هەیە کە ئەوانی پشتگوێ خستووە لە خزمەتکردن و لە ناساندنی ئەو یادە بە یادێکی نیشتیمانی لە زیهنی نەوەی ئێستا و نەوەکانی ئایندا بە زیندوو بهێڵرێنەوە، چونکە ئەو تاوانانی کەوا بەرامبەر بەگەلی ئێمە ئەنجام دراوە لە کیمیاباران، لە ئەنفال، لە جینۆساید، لە قەتڵ و ئام و زیندانیکردن و لە سێدارەدان، تاوانی گەلی ئێمە تەنها کوردبوون بۆ هیچیکە و تاقیکردنەوەی هەموو ئەو چەکە قەدەغکراوانەی کە لەسەر ئاستی جیهان قەدەغکراون لەسەر گەلی ئێمە تاقیکراونەتەوە. بۆیە ئەم تاوانانە کەموێنن و تاوانی گەورن بەرامبەر بە مرۆڤایەتی، بەڵام ئەوەی جێگەی داخە ئەم تاوانانە تا ئێستاش لەسەر ئاستی میلەتی ئێمە ساڵ بە ساڵ لەبری ئەوەی کەوا گەرم و گوڕی لە ناو خەڵکە زیاتر بێت یاد بگرێنەوە بەرز ڕابگیرن، بەڵام دەبینی خەڵک سار دەبێتەوە لە بەشداریکردن. ئەگەر دیقەت بدەی ساڵانی بەشداریکردنی خەڵک لە یادکردنەوەی کیمیابارانی هەڵەبجە لە ساڵی 90ەکان کاتی لە دوای ڕاپەڕین هاتینەوە لەسەر ئاستی هەموو کوردستان خەڵک هات سەردانی هەڵەبجەیە کرد و چەند ڕۆژێک پێش ئەوە ئاهاتن لە هەڵەبجەمانەوە و بۆ ئەوەی ڕۆژی 16 سێ بتوان بەشداری ئەو یادە بکەنەوە. دۆسێکمان لەسەر کیمیابارانکردنی هەڵەبجە ئامادەیە، پێکەوە سێبین. هەڵەبجە زامێکی ساڕێژ نەبوو بە جەستەی وڵاتەوە. ئەمڕۆ 36 ساڵ بەسەر کیمیابارانکردنی هەڵەبجە لەلایەن ڕژێمی بەعسەوە تێدەپەڕێت. ئەو کیمیابارانکردنەی گۆڕایی شەهیدبوونی 5,000 و برینداربوونی هەزاران هاوڵاتی مەدەنی بوو بە برینێکی هەمیشە بەجەستەی گەل و وڵاتەوە و بۆ هەمیشە بە ساڕێژ نەبووی دەمێنێتەوە. بەڵام ئێستا دەوڵەتی تورک بە کیمیابارانکردنەکانی بەردەوامی بەو برینە دەدات
36 ساڵ پێش ئێستا و لە 16 ئاداری ساڵی 1970 ڕژەمی بەعسی درڕەندە بە بڕیاری عەلی کیمیاوی لە ڕێگەی فڕۆکەوە هەڵەبجە و هۆرماڵ و گوندەکانی سنوورەکەیان بردومان کرد و لە ئەنجامدا 5,000 کەس شەهید بوون و زیاتر لە 10,000 کەسیش بریندار و ئاوارە بوون. کیمیا بارانکردنی هەڵەبجە چۆن ڕوویدا؟ وەرزی بەهار بوو، وڵە نێرگزەکان تازە ڕوویان لەخۆر کرده بوو، گەل بە جلوبەرگی ڕەنگا و ڕەنگی کوردیەوە خۆیان بۆ نەورۆز ئامادە کرده بوو. لەلایەکی دیکەشەوە هەوڵا بەردەوامەکانی ڕژێم بۆ لە ناوبردننی کورد گەشت بۆ لووتکە و پێشمەرگەش بە بەردەوامی چالاکی ئەنجام دەدا و وەڵامی ڕژێمی دەدایە و ڕۆژیان لێکردبوون بە شەوە زەنگ. لەو سەر و بەندەدا تەنها ڕێگە بۆ ئەوەی بەردەوامی با هەوڵەکانی خۆی بدات کیمیا بارانکردنی هاوڵاتیانی مەدەنی بوو، بۆیە سەرەتا بە خستنە خوارەوەی پارچە کاغەز ئاڕاستەی بای دیاری کرد، پاشان بردمانی ناوچەکەی کرد. هاوڵاتیان بۆ پاراستنی گیانیان چوونە ژێرزەمینەکانەوە، بەڵام لە ڕێگەی چەندین فڕۆکەوە کە بۆمبی قەدەغەکراوی کیمیاویان هەڵگرت بوو بردمانی ناوچەکەی کرد. با جارێک لە بەهاری گەشەوە ناوچەکە بوو بە گۆڕستانێکی تاریک کە لە چاوتورکانێکدا 5,000 هاوڵاتی شەهید بوون و زیاتر لە 10,000 کەسیش بریندار و ئاوارە و سەرگەردان بوو. بەشێکیان بێسەر و شوێن بوون کە تا ئێستاش نەدۆزراونەتەوە. ئەم ڕووداوە بوو بە برینێکی هەمیشەیی بۆ تەواوی گەلی کورد و هەر کەسێک لە هەر پارچەیەکی کوردستانەوە ڕوو لە باشوور بکات ئەستەمە سەردانی هەڵەبجە نەکات و چاوەکانی پڕ لە فرمێسک نەبێت. هەروها بوو بە سەرچاوەی دەیانکاری هونەری و فیلم و داستان کە بەناوبانگترینیان سروودی بەتەنها جێم مەهێڵن لە وتنی هونەرمەند هێدی قادر و ئاوازانەر عەلی عابدی و شیعری ڕەفیق سابیرە. بەتەنیا جێم مەهێڵن بەتەنیا جێم مەهێڵن ئەم شەو زریانەم چێنێ ئەم شەو زریانەم چێنێ هەموو مژدام دەپۆشێ هەموو مژدام دەپۆشێ مانگە شەودەم ڕفێنێ. هەڵەبجە بووە تاکە بەڵگا لە بەردەستی کۆمەڵگەی نێودەوڵەتی کە ڕژێمی سەدام خاوەنی چەکی قەدەغەکراوی کۆمەڵکوژی بووە. لە هەمان کەدا بەڵگەیەکی حاشا هەڵنەگرە لەسەر تاوانی ئەو ڕژێمە بەرامبەر بە گەلی کورد کە لە ماوەی 35 ساڵی دەسەڵاتی خۆیدا چی بەرامبەر کورد کردووە. دوای 36 ساڵ هەڵەبجە خوێنی لێ دەجۆڕێت. 36 ساڵ بەسەر ئەو کارەساتەدا تێپەڕیوە. هاوڵاتیان چاوەڕوانی ساڕژبوونی برینەکانیان بوون و قەرەبوو بکرێنەوە، بەڵام هێشتا بەدەستی دەیان قەیران و کێشەی خزمەتگوزاری سەرەتاییەوە دەناڵێنن. تا ئێستا حکومەتی هەرێم و عێراق دوای تێپەڕینی چەندین کابینە ئاوەڕی لێ نەداونەتەوە. هەرچەندە لە سیوەکی کانونی یەکەمی ساڵی 2013 لە پەرلەمانی عێراق خوێندنەوەی یەکەم بۆ بوونی هەڵەبجە بە 90یەمین پارێزگای عێراق کرا، بەڵام بەهۆی داواکاری لایەنە شیعەکانەوە کە چەندین شارە دێ و شارۆچکەی دیکە لە ڕووی ئیداریەوە بکرێن بە شارۆچکە و پارێزگا ڕێگر بوون لە بەردەم بریاری بە پارێزگا بوونی و تا ئێستاش ئەو پرسە بە هەڵواسرایی ماوەتەوە. کیمیا بارانی دەوڵەتی تورک درێژە پێدەری ئەو کارەساتەیە. دەوڵەتی داگیرکەری تورک بە بردومانە بەردەوامەکانی و بەکارهێنانی هەزاران جارچەکی قەدەغەکرای فسفۆر و کیمیایی لە هەرێمەکانی پاراستنی مەدیە و ڕۆژ ئاوای کوردستان درێژەی بەو تاوانە داوە. جاری وا هەیە 26 کاتژمێر بەردەوام بەو چگە قەدەغەکراوانە بردومانی کردووە و بەهۆیەوە دەیان گەری لە ئازادی کوردستان و هاوڵاتی مەدەنی بوون بە قوربانی و جارێکی دیکە سروشتی ئەو ناوچانەش ناگەڕێنەوە باری ئاسایی خۆیان. تا ئێستاش وڵاتانی نێودەوڵەتی خۆیان لاڵ و کوێر کردووە و چاوپۆشی لەو تاوانەنە دەکەن و دەوڵەتی تورکیش درێژای بە کارەساتی هەڵەبجەداوە و بەردەوامە لە هەوڵەکانی بۆ لە ناوبردنی کوردان. بەدەتان بەردەوام دەبین. سەرچنار ئەحمەد ئەندامی خولی پەنجەمی پەرلەمانی کوردستان لە فراکسیۆنی یەکگرتوو پامێکی بۆ 16 ساڵی بۆ ببورن بۆ 36مین ساڵی کیمیا بارانی هەڵەبجە لە ڕێگەی ڕادیۆی دەنگی گەلەوەناردوو پێکەوتە بیسێبوون. یادی 36 ساڵی کیمیا بارانکردنی هەڵەبجەی شەهیدە درود و سڵاوانێرین بۆ ڕۆحی پاکی شەهیدەکانمان
و هیوای شفا بۆ برینارەکانمان نەخوازین. یادی کیمیابارانی هەڵەبجە یادێکە کە بە زیندوی لە ڕۆح و جەستەی ئێمە ئەمێنێتەوە. ئەمڕۆ کە 36 ساڵ بەسەر ئەم کارەساتی کیمیابارانە تێپەڕێت، داوامان لە هەردوو حکوومەتی فیدرالی عێراق و هەرێمی کوردستان هەیە کە ئاوڕی جدی لە پارێزگای هەڵەبجە بنەوە. ئەویش بەڕسمی ناساندنی وەک پارێزگا لەلایەن ئەنجومەنی نوێنەرانی عێراق و گەیاندنی دەستی ئاوەدانی زیاتر لەلایەن هەردوو حکوومەتی ناوبراوە کە تا ئێستا نەیانتوانیوە لە ئاس خزمەت و گەورەی کارەساتەکە بن و بە تاوان ناساندنی کارەساتەکە و بە جینۆساید ناساندنی لە ڕووی نێودەوڵەتیەوە ئەرکێکی تریانە کە تا ئێستا کاری جدی لەسەر نەکراوە و پێویستی بە جوهدی زیاتر و هەوڵی زیاتر و مانوبوونی زیاتر هەیە. هەڵەبجە دۆزی کوردی بە دنیا ناسان، بۆیە بێ ڕێکخراوەکانی مافی مرۆڤ و ئەوانەشی کە خۆیان بەدڵسۆزی کورد و کوردستان ئەزانن باشتر هەوڵ بۆ زیینوبوونەوەی شاری هەڵەبجە خۆشەویست بن. نەکوەکو ئێستا تەنانەت هەدێ لە برینارەکان دوای 36 ساڵ چارەسەری پێویستیان بۆ نەکراوە و ڕۆژانە لەژێر ئۆکسجینان بۆی بتوانن هەر هیچ نەبێ بژین، بەڵام ژیانی ئاسایی ناپەڵک و ژیان بە ئازارەوە کە هۆکاری ئەمەشە گەڕێتەوە بۆ کەمتەر خەمی و بەدەمەوە نەچوونی شارەکە چ لە دەرەوەیان لە ناوەوەی کوردستان. بە کۆتاییە هیوادارین یادی ئەم ساڵ بێتە یادێکی نمونەیی و جیاواز لە ساڵانی تر. هەر هیچ نەبێت دروشمەکانی ئاوادانکردنەوەی شارەکە بەکردداری پڕێز و خۆشەویستین بۆ هەموو لایەک. سەرچنار ئەحمەد ئەندامی خوڵی پێنجەمی پەرلەمانی کوردستان لە فراکسیۆنی یەک. بەردەوام دەبین. هاوکات ئارەس عابد جێگیری سەرۆکی کۆمەڵی قوربانیانی کیمیابارانی هەڵەبجەش بە هەمان شێوە پامی بۆ کیمیابارانی هەڵەبجە هەیە پێکەوەگوێبی سێبین. سڵاتان لێبێ، من ئاراس عابد دەکرم جێگیری سەرۆکی کۆمەڵی قوربانیانی کیمیابارانی هەڵەبجە و خاوەنی 12 قوربانی خێزانم کە زۆرترین قوربانیم هەیە لە هەموو تاوانی جینۆساید بەرامبەر بە گەلی کورد کراوە. لە یادی 36 ساڵەی تاوانی کیمیابارانی هەڵەبجە پەیامم بۆ هەموو لایەک هەیە کە یادی کیمیابارانی هەڵەبجە و تاوانەکانی تری دەرهەق بە گەلی کورد کراوە هەرگیز مەیەڵن بچووک بکرێتەوە و هەوڵ بدرێتە و تاوانانی کە دەرهەق بە گەلانی کورد کراوە کە لە هەموو دنیا پێناسە بکرێت لەبەرەوەی دوای ئەوە شنگال و شوێنەکانی تر هاتۆ جینۆسایدی تر ڕوویەوە. ئەگەر لەسەر جینۆسایدەکانی تر ڕابوە سەنایە ئەم جینۆسایدە ڕووینەیەوە ئەبێ هەموو دنیا تێبگەێنن تێبگات لەوەی کە دۆسیە کیمیابارانی هەڵەبجە دۆسیەیە کە تاوان بەرامبەر گەلی کورد ئەنجام درراوە و ئەوەی کە شەهید بووە خەڵکی سیڤیلە، خەڵکی هاوڵاتی مەدەنی شەهید بووە و ئەوەی کە تاوانبارە لە دۆسیەکانە ئێستا لە وڵاتانە ژیانە باتە سەردایان تۆمەتباری کەیسی کیمیابارانی هەڵەبجە هەیە. خۆشترین ڕەفاهێتی بۆ دابین کراوە. هیوادارم ڕەوەندی کوردی لە دەرەوە کار لەسەرەوە بکات هەر چۆنێک نەبێ دادگای لاهای و دادگای نێودەوڵەتی و پەرلەمانی وڵاتان بهێنە سەر خەت بۆەوەی دۆسی جینۆسایدی گەلی کورد بە جینۆساید بناسێنرێت و خوازیاریشم ئەوانەی کە دێن لە دەرەوە لەسەر مەسلەی دۆسیی گەلی کورد و بە تایبەت هەڵەبجە قسەکەن تکایە وریابن. پەیامێکمانەیە بۆیان ئەوانەی کە لە هەڵەبجەوە نێن، ئەوانەی کە کیمیاباران نەبێن ناتۆن نوێنەرایەتی کە سوکاری شەیدانی کیمیابارانی هەڵەبجە بکەن. خوازیارم وڵاتان کار لەسەرەوە بکەن هەڵەبجە جارێکی تر دووبارە نەبێتەوە. بەڕێزان، چالاکیەکانی گەریلاش بەردەوامە. گەریلاکانی ژەسەر لە دژی سەربازانی دەوڵەتی تورک لە گۆڕەپانی بەرخۆدانی شاخی ئامێدی چالاکیەکی نیشانەشکێنی ئەنجامدا و داگیرکەران سزادراون. ناوەندی ڕاگەاندن و چاپەمەنی هەپەکە لەو بارەی و ڕاگەنرایەکی بڵاو کردوێتەوە. دەڵێ ڕۆژانی 14 ئادار کاتژمێر 14 و 25 خولەک لە رێمی بەرخۆدانی شاخی ئامێدی بە چالاکی نیشانەشکێن لە داگیرکەرانەدا و داگیرکەرێک سزادرام. چالاکیە لەلایەن هێزەکانی ژەسەر ئەنجامدرا. ئاماژە بۆ درراوە لە نێوان 10 بۆ 16 ئادار ناوچەی دەرگەل سەری مەتینە بێشێلی و شیلاتزە لە هەرێمی مەتینە 8 جار هەرێمی بەرخۆدانی شاخی جودی و شاخی بەهار لە دەڤەری ڕۆژاوی زاپی شەهید دەلیل 10 جار بردمان کراوە. ناوچەی ئاڤالۆلان کۆلیج شاخی شەید شەریف دەڤەری خواکۆڕێک 11 جار شاخی زەنگڵ خێرێ دەشتی کافیان دەرگاورج 3 جار لە هەرێمی گارێ 6 جار ناوچەی بەرخۆدانی شەید ئیبراهیم لە دەڤەری زاپ جارێک بەگشتی 38 جاریش بە فڕۆکەی شار بردمان کراوە.
دەوڵەتی تورک بە سوودوەرگرتن لە بارودۆخی ئاڵۆزی سیاسی و ئەمنیێ لە پەناو دۆزەخە ببورن ئەو دۆخە زۆرترین خاکی باشووری کوردستانی داگیر کردەوە بۆەوەش لە 3 مانگی ڕابردوودا تاسە هێزی زیاتری ڕەوانەی ناوچەکانی باڵەکاتی و برادۆ سوامێدی و ئاکرێ هەروان ناوچەی مەحموودیە لە سنوورینەی نەوا کردووە و بنکە و بارەگای زیاتری دروست کردووە. پیلانگێڕەکەی ئەم جارەی دەوڵەتی تورک و پەدەکە بۆ لە ناوبردنی ئەزموونی هەرێمە. دەوڵەتی تورک بە سوودوەرگرتن لە بارودۆخی ئاڵۆزی سیاسی و ئەمنی عێراق و لە پەنای ئەو دۆخە زۆرترین خاکی باشووری کوردستان داگیر بکات بۆ ئەوەش لە 3 مانگی ڕابردوودا تا ئێستا هێزی زیاتری ڕەوانەی ناوچەکانی باڵەکایەتی و برادۆست و ئامێدی و ئاکرێ و هەروەها ناوچەی مەحموودیە لە سنووری نینەوە کردووە و بنکە و بارەگای زیاتری دروست کردووە. ئەگەرچی ناونیشانی پاساوی ئەم پیلانگەڕێنیوەی دەوڵەتی تورک و پەدەکە شەڕکردنە دژی گەریلاکانی پەکەکە، بەڵام لە پشتی پەردەوە فراوانخوازی و داگیرکردنی خاکی باشووری کوردستان و لە ناوبردننی دەستکەوتەکانی گەلی باشوورە. ئامانجی پەدەکە لە ئاڵۆزکردنی دۆخەکە دوای سەرنەوەی دۆسیی نەوت لە دەسەڵاتی پەدەکە و بە دیاریکراویش لە دوای بڕیارەکانی دادگای فیدراڵی سەبارەت بە موچە و کورسی کۆتای پێکاتەکان پەدەکە مەترسی لە دەستدانی دەسەڵاتی لا دروست بووە و بە تەواوەتی بۆی دەرکەوتووە هەڵبژاردننی داهاتووی پەرلەمانی هەرێم چیتر وەک هێزی یەکەم و دەسەڵاتداری یەکەمی هەرێم نامێنێتەوە، بۆیە بۆ پاراستنی خۆی و دەسەڵاتەکەی پێویستی بە ئاکەپە و ئەردۆغانە. ئێستا پەدەکە هەوڵی ئاڵۆزکردنی دۆخی هەرێمی کوردستان و عێراق دەدات بۆ ئەوەی هەڵبژاردننی پەرلەمانی هەرێم نەکرێت، بۆ ئەوەش چەند جوڵەیەکی دەست پێ کردووە. یەکەمیان هانی پێکاتەکانی دا بایکۆتی هەڵبژاردنەکە بکەن، دووەمیان دادوەرێکی خۆی لە دادگای فیدراڵی کشاندەوە، سێیەم وەک پێویست پابەندی بڕیارەکانی دادگای فیدراڵی نابێت، چوارەمیش چوونە پاڵ پیلانگەڕەکەی دەوڵەتی تورکە. پەدەکە دەوێت بەنانەوەی شەڕێکی نوێ لە ناوچەکە بە هاوبەشی لەگەڵ دەوڵەتی تورک دۆخی هەرێم و عێراق تێک بدات و هەڵبژاردننی پەرلەمانی هەرێم پەک بخات بۆ ئەوەی ڕێگە لە شکستی خۆی بگرێت لەو هەڵبژاردنە. ئامانجی سەرەکی و کۆتایی پەدەکە و دەوڵەتی تورک بە یەکەوە دوژمنایەتی گەلی کورد لە هەر چوار بەشی کوردستان و لە ناوبردننی دەستکەوتەکانی گەلی کورد لە باشووری کوردستان بە تایبەتی. بەڵام ستراتیژی دەوڵەتی داگیرکەری تورک ئەوەیە پەدەکە بەکاردەهێنێت و دواتر هەر خۆشی لە ناوی دەبات. ئەم سیاسەتە بەشێکە لە مێژووی پیلانگێڕی و قڕکردنی دەوڵەتی تورک. نەخشەکێشانی پیلانگێڕیەکە دوای سەردانی بەرپرسانی باڵای دەوڵەتی داگیرگەری تورک بۆ عێراق و هەرێم پەدەکە لەژێر پەردە و ناونیشانی پاسەوانی سنوور جوڵەی بەهێزەکانی زێرەفانی کرد و لە نزیک بارەگای سوپای داگیرکەری تورک جێگیر بوون. پەدەکە بۆ ئەوەی هێزەکانی پاسەوانی سنووریش لەو پیلانگەڕێتیەوە بگلێنێت جوڵەی پێکردووە. ڕۆژی سێشەمەوە وەزارەتی بەرگری دەوڵەتی داگیرکەری تورک بە چەند وێنەیە کۆبوونەوەیکی خۆیان وشاندێکی سەربازی و سێخوڕی پەدەکەیان بڵاو کردووەتەوە. تێیدا نەخشەیەکی ناوچە سنووریەکان لە بەردەمیاندایە و سەرقاڵی نەخشەدانانن بۆ هێڕشێکی هاوبەش بۆ سەرگەریلاکانی ئازادی کوردستان. لەو کۆبوونەوەیدا دەردەکەوێت ئەفسەر و کارمەندانی هەرێک لە هێزەکانی زێرەڤانی و لەشکری گوڵان و ڕۆژی ئەنەکەسە و بارزان و دەستگای سیخوڕی پاراستن بەشدارن. بەرنامەی پیلانگێڕەکەی دەوڵەتی تورک و پەدەکەوایە کە بە قوڵایی 40 کیلۆمەتر سوپای داگیرکەر بێتە ناو خاکی هەرێمەوە، بە درێژایی ئەو 40 کیلۆمەترە و پانتایی 100 کیلۆمەتریش ناوچەیەکی بێبوونی هاوڵاتی مەدەنی داگیر بکات، خۆی وەک بەشێک لە خاکی تورکیا مامەڵەی لەگەڵ بکات. لە ماوەی 3 مانگی ڕابردووی ئەم ساڵدا بنکە و بارەگاکانی دەوڵەتی تورک لە ناو خاکی هەرێم لە 85 بنکە و بارەگاوە گەیشتە نزیکەی 110 بنکە و بارەکای دیکە و بەدەیان 1000 سەرباز و جاش و چەتەی تێدا جێگیر کردووە. هاوکات دەوڵەتی تورک بە هاوکاری پەدەکە چەتەکانی داعش و چەتەکانی ئەفرینی بۆ ئەو ناوچانە گواستووەتەوە، بۆیە دەیەوێت ئەو شەڕە بە چەتە و بەکرێگیراوەکان و چەکدانانی پەدەکە بکات و خۆشی هیچ سەربازێکی بەکوشت نەدات. ئێستا ئەگەر پەدەکە هاوکاری و چاوساقی بۆ دەوڵەتی تورک نەکات ئەوە بە دڵنیاییەوە دەوڵەتی داگیرکەر شکست دەهێنێت. ئەگەر بەردەوامیش بێت لەسەر نۆکەرایەتی و چاوساقی ئەوە دۆخی هەرێم بە تەواوی تێک دەچێت و مەترسی لە دەستدانی دەستکەوت و ئەزمونەکە دەبێتە ئەگەرێکی زۆر بەهێز. نەمانی ئەو ئەزمونەش مەترسیەکی گەورەیە بۆ تەواوی گەلی کورد لە هەر چوار بەشی کوردستان. بەڕێزان لەگەڵتان بەرداوام دەبین. دەم پارتی فستیڤاڵی
کورتی تایبەت لە ناوچەی سووری ئاماد بە سەرپەرشتی پارتی یەکسانی دموکراسی گەلاندەم پارتی بەڕێوەچوو تێدا 75 مەشخەڵ 75 کەس کە دەفیان لە دەدا بەشداریان پێکراو بە گۆرانی کوردی نەوڕۆز پێرۆزکرا. شەو ڕابردوو دەم پارتی لە ژماری فەرمی خۆی لە تۆڕی کۆمەڵایەتی ئەکس ڕاگەنراوێکی بە زمانی کوردی بڵاو کردو تێدا ئەتووە بە 75 مەشخەڵ و 75 دەف لە ناوچەی سوور پیرۆزبای نەورۆزمان دەست پێ کردووە لە کاوەی ئاسنگەرەوە تاوەکو کاوەی هاوچەرخ ئاگری نەورۆز لە سەرانسەری کوردستان گەشت دەبێتەوە و دەم پارتی ساڵانە بە پلان ئاهەنگی نەورۆز لە چەند شوێنێکی پارێزگای کوردستان و تورکیەکان بەڕێوە دەچێت و ئاهەنگە گەورەکەش لە ئەمە دەبێت. هەر شاد بن.